خەڵاتەکە بەخشرایە فەوزیە ئەمینی دادوەری پێشووی دادگای باڵای ئەفغانستان، ڕۆیا مەحبوب خاوەنکارێکی تەکنۆلۆژیە، خالیدە پۆپاڵ یاریزانی تۆپی پێی ئەفغانی. لە خەڵاتەکەدا دادوەرێکتان هەیە خاوەنکارێکی تەکنۆلۆژیای باڵا و هەروەها وەرزشەوانێک بێگومان هەریەکەیان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر و بە شێوازی جیاواز ڕێبەر بوون بۆ ژنانی ئەفغانستان. ڕۆیا مەحبوب خاوەنکارێکی تەکنۆلۆژیا و هاوبەشی دامەزرێنەری تیمی ڕۆبۆتیکی کچانی ئەفغانیە. داوا لە جیهان دەکات پشگیری لە پەروەردەی کچان و ژنان لە ئەفغانستان بکرێت. زۆرێک لە کچان لە ئەفغانستان هێشتا دەرفەتیان نییە بە دوای خەونەکانیاندا بچن. لەو کاتێک کە تاڵیبان خوێندنی کچانی قەدەغە کردووە، لە ئەفغانستان 27 ملیۆن ئەفغانی خوار تەمەن 25 ساڵ هەیە کە ناتوانن مافەکانیان لە پەروەردە و دادپەروەری و ئازادی پشتگوێ بخەین. لەگەڵ گەڕانەوەی تالیبان بۆ سەردەسەڵات لە ئەفغانستان لە مانی هەشتی ساڵی 2021دا زۆرێک لە ڕێبەرانی ژنی ئەفغانستان لە وڵاتە هەڵاتن. بەشێک لەو ژنانەی لە دەسەڵاتی تالیبان لە ئەفغانستان ڕزگاریان بووە بەڵێن دەدەن کە لە دەروەی وڵاتەوە لە کارکردن بۆ ژنانی ئەفغانستان بەردەوام بن. بە دڵنیاییەوە پلانی کورد و درێژخایەنمان بوویان هەیە لە ناوەوە و لە دەرەوەی وڵات بۆ باشترکردنی بارودۆخی ژیانیان. تالیبان بربەستی سەختی بەسەر ژناندا سەپاندووە کە بریتین لە مافی خوێندن و کارکردن و گەشتکردنیان. تەنانەت لەم دوایانەدا تالیبان ڕایگەیان کە ژنان لە ئەفغانستان پێویستە سەرتاپای خۆیان داپۆشن کاتێک دەچنە دەرەوەی ماڵەکانیان.